بەهۆی بارانبارینی دوو هەفتەی ڕابردووەوە وێزگەی کار و ئاوی دەربەندی خان توانای بەرهەمهێنانی کارەبای زیادی کردووە. بە ئاستێک لە کاتژمێرێکدا توانای بەرهەمهێنانی 240 مێگاوات کارەبای هەیە و هاوینی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر توانای پێدانی کارەبا زیاتر دەبێت. ئەمە لە کاتێکدایە ساڵانی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی و کەمی ئاوی بەنداوەکە وەکو پێویست سوودی لێنە دەبیدرا. ئێستا وێزگەکەمان هەرسێ یەکەکەی لە ئیشایە هەرێکی بە توانای 80 مێگاوات کە ئەکاتە نزیکەی 240 مێگاوات و دەرچووی ئاو لە وێزگەکانەوە نزیکەی 280 مەتر سێجایە لە چرکەیەکە. ئەو ئاوەشی کە لە دەرگاکانی ڕێەوە بەردراوەتەوە کە بە هەردووکیانەوە نزیکەی 640 مەتر سێجا لە چرکەیەکە ئاو ئێستا ئەڕوا بە بۆنەی هاتنی ئاوێکی زۆرەوە بۆ ناو بەنداوەکە و بارینی باران کە لە دەربەندیخانە ڕێژەکەی لە 1200 ملیم تێپەڕیوە توانراوە بەرهەمێکی باشی کارەبا بەرهەم بهێنرێت لەم چەند مانگەدا و پێشبینی ئەەکەین لەم هاوینەدا بتوانین کارەبایەکی باش بدەین بە هەوڵاتی. یەکێک لە گرفتە سەرەکیەکانی ئەم وێزگەیە نەبوونی بودجەی تایبەتە بە سیانەکردن و دابینکردنی ئەو کەرەستە ئەلیکترۆنیانی کە بەهۆی لۆدی زۆری کارەباوە لە کار دەکەون و لایەنی پەیوەندیداریش کە حکومەتە بە زووی بەدەم گرفتەکانیانەوە نایەت. ئێمە ینی هەر کاتێک خەلە لە یەکەیە کێشەیە گرفتێک دروست بێت لە یەکەکانە ئەنوێرین بە شوێن کارمەندەکانمانە شەو بێ ڕۆژ بێ باران بێ هەر کاتێک بێ یەن بەدەم کێشەکانەوە چارەسەر یەکەن. بەڵام ینی بە پێی پێویست حکومەتی هەرێم و وەزارەتی خۆمان نەهاتون بەدەمی گرفتەکانمانەوە. ینی کاتی وا بووە یەکەیەکمان پەکی کەوتووە بۆ مەبلەغێکی کەم کە حدودی با بڵێن 25 میلیۆن دینارێک 6 مانگ وحدەکەمان کەوتەوە بێ ئەوەی ینی موافقاتمان بۆ بکرێت کە ئەو پارێ نەک بۆ ینی پاداشێک بۆ خۆمان یاوەکە هەندانی سەرفکرێت تەنها بۆ چاکردنەوەیەکان بووە. لە ئێستادا بەنداوی دەربەندی خان زیاتر لە 2 ملیار مەتر سێجا ئاوی لە بەنداوەکەتا گلداوەتەوە و ئەمەش بۆتە پاڵپشتێکی باش بۆ وێزگەی کارەبا و بەو هۆیەشەوە سێیەکەی وێزگەکە بە بەردەوامی لە کاردان بەڵام لە کاتی ئاساییدا تەنها یەک وێزگە کار پێ دەکرێت. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان.